دوانیۆڕی ئەمڕۆ مەسرور بارزانی ڕایشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراق و فەریق ئەنوەر حەمەدەمین فەرماندەی هێزە ئاسمانیەکانی عێراق کرد. لە دیدارێکدا دواپەرسەندنە ئەمنی و سەربازیەکانی دەڤەرەکە و چۆنێتی هەماهەنگی نێوان دام و دەستگا سەربازی و ئەمنیەکانی هەرێم و بەغدا تاوتوێکران. لەم دانیشتنەدا تێشی خرایە سەر بابەتی ڕزگارکردنی مووسڵ. وەزیری بەرگری عێراق ئۆپراسیۆنی ڕزگارکردنی شنگالی بە سەرکەوتنێکی گەورە پێناسە کرد کە کاریگەری زۆری لەسەر پرۆسی ڕزگارکردنی مووسڵ دەبێت. هەرپەیوەست بەم بابەتەوە ڕایشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم ئاماژەی بۆدا کە هەرێم تەنیە مامەڵە لەگەڵ هێزە فەرمی و دەستوورەکانی عێراقدا دەکات چونکە ئەم هێزانە نابنە هۆی وروژاندنی هەستیاری تایفی. لەبارەی بەشداری پێشمەرگەش لەم ئۆپراسیۆنەدا ڕایشکاری ئەنجومەنی ئاسایش ڕوونی کردەوە کە پێشمەرگە هێزێکی کاریگەری سەرزەویە بۆ ڕووبوونەوەی تیرۆریستان بۆیە هاوکار دەبێت بۆ لە ناوبردننی تیرۆریستان لە هەر ناوچەیەک کە پێویست بکات. هەروەها مەسرور بارزانی ئاماژەی بۆش کرد کە قۆناغی دوای ڕزگارکردنی مووسڵ بۆ هەرێم گرنگە و دەبێت پێشتر ڕوون ببێ ڕێکەوتن هەبێ کە پێشمەرگە لە چ دەڤەر و هێڵێک جێگیر دەبێ و چۆن ئیدارێکی هاوسەنگ بۆ ئەم پارێزگایەدا ئەندرێت بە جۆرێک هەڵەکانی ڕابردوو بەرامبەر بە پێی کاتە جاجەکانی ئەم پارێزگایە دووبارە نەبنەوە. لە میانی ئەم دیدارەدا وەزیری بەرگری توانە و قارەمانێتی پێشمەرگەی بەرز نرخاند. ئاماژەی بۆدا کە هاوکاری بەغدا بۆ پێشمەرگە لە ئاستی پێویست نەبووە هیوای خواست کە بەربەرسە سیاسیەکانی بەردەم هاوکاری پێشمەرگە لا ببرێت.